بەسەراتێک عەرزی جەنابتان دەکەم لە نێوانی دوو پیا و باشدا. یەکەمیان شێخ جونەیدی بەغدادی هەزار ڕەحمەتی خوای لێبێ، یەکێکە لە ئوستازی تەریقەت و مشایخینی ئەم ئیسلامە، پیاوێکی زۆر عالم و زانا بووە. ئەوی تریشیان کابرایەک بۆ بەناوی بەهلول لە سەردەمی هاڕون ڕەشیدا لە بەغاژیاوە. ڕۆژێکیان شێخ جونەیدی بەغدادی بەخۆی بە قوتابی و شاگردەکانیەوە تووشی بەهلول دەبێت کە پێی وتراوە باڵوڵ لە کوردیە. ئەویش ئەڵێن قوربان ئەم پیاوە قسەی زۆر سەیر و سەمەرە دەکات، جاری وایە قسەکانی زۆر باشن، جاری وایە ئەڵەی شێتەڵوکەیە. ئەویش ئەڵێ ئینسان دەبێت عیلم و زانیاری لە هەموو کەسێک وەرگرێ، با لێی نزیک بینەوە بزانین داخۆ چی پێیە. کە لێی نزیک دەبنەوە سەلامی لێ دەکەن، ئەڵێن بەهلول شێخ جونەیدی بەغدادی بانگت دەکات، ئەڵێ ئەگە ئەو ئیشی بە من بێ با ئەو بێ بۆ لای من. شێخ جونەید دەفەرمێ ئەوە نیشانەی پیاوی عاقڵە، ڕاست دەکات، ئێمە ئیشمان بەوە. ئەچێ بۆ لای و ئەویش دەڵێت جەنابەت چی؟ ئەڵێ من شێخ جونەیدی بەغدادیم، خەڵکی بانگ دەکەم بۆ لای دینی خوا، بۆ لای ڕێنمایەکانی ئاینی ئیسلام. ئەڵێت چیت پێیە؟ دەڵێ وەڵڵی جاوی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەوە بە خەڵک ڕادەگەیەنم. ئەڵێ شێخ جونەید ڕوخسەت هەیە پرسیارێکت لێ بکەم؟ بەهلول پێی دەڵێ. ئەڵێ بەڵێ فەرموو. ئەڵێ ئادابی نان خواردن چییە؟ یەکسەر شێخ جونەید ئەم پرسیارە زۆر ئاسانە، ئادابی نان خواردن چییە؟ وەڵڵا قوربان دەست دەشۆم، بسم الله الرحمن الرحیم دەکەم، لەبەر دەمی خۆمەوە دەخۆم، پارۆکە یەکەم جا پاروی بچووک دەکەم، دەیخەمە لای چەپمەوە، ئەمجا دواتر پارو بە لای ڕاستم، پاشان سەیری بەردەمی کەس ناکەم، لەبەر دەمی خۆمەوە دەخۆم، کە لێ بوومەوە ئەلحەمدولیلا دەکەم و دەست دەشۆم و سوپاسی خوا دەکەم. بەهلول پێ دەکەنێ، ینی زەردەخەنەیەکی لاقرتەی دێتێ، ئەڵێ وەڵڵاهی بەداخەوە زانایەکی گەورە خۆی بەڕابەری ئوممەتێک بزانێ، هێشتا ئادابی نانخواردن نەزانێ. ئەڵێ بۆ لەمە زیاتر هەیە؟ ئەڵێ هەر باسی مەکە. ئەڕوا و دڵێت خوا وەرە، وەرە مەڕۆ جارێ شتمان پێ فێرکە. ئەڵێ قوربان پرسیاری دووەمت لێ دەکەم. ئەڵێ فەرموو. بە شێخ جونەیدی بەغدادی ئەڵێ باشە ئادابی قسەکردن چییە؟ ئەویش دەڵێ وەڵای ئەوەی من بزانم ئەم جارە دەسڵەمێتەوە تۆزێک. ئەڵێ ئادابی قسەکردن ئەوەیە بە ئەندازەی پێویست قسە بکەم، قسەی نابەجێ نەکەم، سەیری توانای عەقڵی بەرامبەر بکەم، چەندە لە قسەکانم تێدەگا بە ئاستی زانستی ئەو قسە بکەم، هەستی بەرامبەرم بریندار نەکەم، قسەکانم ڕوشێنەر نەبن، دەیبێژم ئەمجا دەیوێژم. ئەڵێ دیسان پێکەنیەوەتی وەڵڵاهی لەمەشیانە نەتپێکە، ئەمەش ئادابی قسەکردن نییە. وتی ئەی چۆن؟ وتی پرسیاری سێمە لێ دەکەم، ئادابی خەوتن چییە؟ وتی ئادابی خەوتن زوو دەخەوم، دوای نوێژی عیشان ئەگە دەرس و دەورێکم نەبێ حەز دەکەم زوو بخەوم، زیکرەکان دەخوێنم، لەسەر لای ڕاستم دەخەوم. یەکسە قسەکانی پێبڕی، وتی وەڵڵای ئەمیشن نەزانی. وتی دێ وەڵڵای ئەمە دین هەر ئەمانەی تێدایە. وتی نابێ پێچەوانەوە جەنابی شێخ، ئێستا من پێت دەڵێم تۆ باسی ڕووکاری دەرەوەی ئادابی ناخواردنم بۆ دەکەی، چۆن دەست دەشۆی، چۆن بیسمیلا دەکەی، چۆن پارو دەکەی، بەڵام گرنگەکە ئەوەیە، کڕۆکەکەی ئەوەیە سەیری ئەوەت کردبێ ئەو نانەی دەی خۆی حەڵاڵ بێ. ئەی نابرام ئەگە تۆ نانەکەت حەرام بێ و بەشی خەڵکی بێ و بیخۆی و بە دزی و فزی پێکەوەنێ هەزار بیسمیلا و الحەمدولیلا بە پولێکە، ئەبێ هەوڵدای ئەمە میراتی خەڵکی تێدا نەبێ، ئەمە حەقی براکەت و خوشکەکەتی تێدا نەبێ، ئەمە لە بازاڕە دەستی خەڵکن نەبڕی بێ، ئەمجا بیسمیلا و الحەمدولیلا کە کاریگەریان هەیە. کەواتە ئادابی یەکەمت لەبیر چوو کە پارۆکە لەکوێ پەیا کراوە و نانەکە لەکوێ ئامادە کراوە. دووەمیان وتی بۆ ئادابی قسەکردن، جەنابەت زۆر شتی جوانت گوت، بەڵام ئەسڵەکە ئەوەیە ئەوەی لە ناخەوەیە پێش ئەوەی بێتە زمان پاک بێ. ئایا ئەوەی بە زمان دەیڵێ دڵیشت هەر ئەوەی تێدایە بەرامبەرەکە خوا سەیری ناو دڵەکەت دەکا. ئەینا تۆ چەندی قسەکان ڕازاوە جوان بن، ئەگەر نێتی ناو دڵەکەت بەرامبەرەکە پانگ نەبێ خوا ئەو قسە جوانە وەرناگرێ. بەڵام ئەگە قسەکەشت ڕێک و پێک نەبێت چونکە نێتی ناو دڵەکەت پاکە، خوا هەر ئەجرێکت بۆ دەنووسێەوە، بلانی کەم تاوانت لەسەر نانووسێ. وتی پاشان بۆ ڕزای خوا بێ، مالایعنی نەبێ، پرسیارێک نەبێ لە خەڵکی بکەی کە پەیوەندی بە تۆوە نییە. وتی بۆ ئادابی خەوتنیش خاڵی سەرەکی ئەمانی باست کردن لاوەکیەکانن، خاڵی سەرەکی ئەوەیە کە چوویتە ناو جێگاکە و لەسەر لای ڕاستڕاک شای و زیکرەکانت خوێندن، دڵت بەرامبەر بە کەس حقدی تێدایە، پیلانی تێدایە بۆ سپێنە چی بە خەڵک بڵێ، چاڵ بۆ خەڵک هەڵکەنی، ڕقت لەکێیە، ئایا دڵت با پاک و بێگەر چۆتە سەر جێگای خەوەکە، ئەگەر ئاوا بوو دڵەکەت ئەمجا زیکرەکان دەوری هەیە. شێخ جونەیدی بەغدادی ویستی دەستی ماچکە باڵوڵ نەیهێش، وتی ئەشهەدو بیللا ڕاست دەکەی، ئێستا من لە دین حاڵی بووم، ئەمانەی کە تۆ دەیانڵێی گەوهەری دینن، ئەینا ڕاستە تۆ حەزار زیکری ناخواردن بزانی کە ماڵی خەڵک خۆی چ سوودێکی هەیە، هەر بچیە سەر جێگای خەوتن و ئایەتل کورسی بخوێنی کە دڵت پڕ بێ لە ڕق بەرامبەر بە خەڵک، وەڵڵا براکەم سوودی نییە.
شەو نوێژەکانیش لەو شەوە خەبەرم نابێتەوە چونکە دڵەکەت پڕە ماندووە کە دڵیش پڕ و ماندوو بوو جەستەش هیلاک و شەکەت دەبێت کەواتە عیلمی کەم دڵ و دەرونی پاک چاکترە لە زانستێکی زۆر لەگەڵ دڵ و دەرونێکی بۆگەن